سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین ئاڵابووریەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم سەرەتاش چەند ناونیشانێکتان پێڕاگەێنم. وەزارەتی نەوتی عێراق جارێکی دیکە وەڵامی سامانە سروشتیەکانی هەرێم دەداتەوە. داوا دەکات باڵێستەکەیاندا بچنەوە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق بە بۆڕی هەرێم. سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕایگەیان بەهۆی ئەو دۆخێ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دروست بووە، هاتنی گەشتیاران کەمیان کردووە بە تایبەت گەشتیارانی بیانی. تورکیا لە 5 ساڵی ڕابردوودا بە بەهای زیاتر لە 150 ملیۆن دۆلار لوقمی هەناردە کردووە. ئەمریکاش گەورەترین هاوردەکاری ئەو شیرینیە بوو. نرخی نەوتی خاو لە بەرزبوونەوە بەردەوامە و زێڕ و زیویش تا ڕادەیەک جێگیرن. بەهای دۆلاریش بەرامبەر بە دینار بەرزبوونەوەی تۆمار کرد. دووبارە سڵاوتان لێبێت. سەرەتا لە باسی هەناردەکردنەوەی نەوتی عێراق بە بۆڕی هەرێمی کوردستان دەست پێ دەکەین کە ململانەیەک و تا ڕادەیەک وەڵام و وەڵامکاری لە نێوان وەزارەتی نەوتی عێراق و سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان دروست بووە. لە نوێترین ڕاگەیەنرا وەزارەتی نەوتی عێراق دەڵێت ڕاگەیەنراوەکە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان سیاسی و حیزبیە و گزارش لە تێڕوانینی یاسایی و پیشەیی لەبارەی نەوتەوە ناکات. وەزارەتی نەوتی عێراق بە ڕاگەیەنراوێک وەڵامی ڕاگەیەنراوەکەی پێشووی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانی داوەتەوە ئاماژەی بەوە کردوە سەرڕای ئەو ئاستەنگیانەی بۆیان دروست بووە هەوڵ دەدەن کارەکانی دەستپێکردنەوەی بۆڕی نەوتی کەرکووک جەیهان لە چەند ڕۆژی داهاتوودا تەواو ببێت بۆ ئەوەی بتوانێت ڕاستەوخۆ نەوتی کەرکووک هەناردە بکرێت. داواشی کردووە بە شێوەیەکی کاتی بۆڕی بەستنەوەی وێزگەکانی سارلووە لە کەرکووک بە وێزگەی فیشخابور بەرەو بەندەری جەیهان بەکاربهێنرێت بۆ ئەوەی ڕۆژانە نەوت لە 250,000 بەرمیل زیاتر هەناردە نەکرێت بۆ ئەوی کاریگەری قەیرانەکان کەم بکرێتەوە. لە بەشێکی تری ڕاگەیەنراوەکەدا ئاماژە بەوە کراوە بە گوێرەی یاسا سەرجەم بۆ ڕێنەوتیەکانی عێراق لە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندیدان. داواشی لە حکوومەتی هەرێم کردووە باڵوێستەکەیدا بچێتەوە بۆ ڕێگریکردن لە هەناردەکردن. جەختیشی کردوتەوە ئەگەر هەرێم ڕێگری بکات لە هەناردەکردنی نەوت حکوومەتی عێراق هەموو ڕێوشوێنێکی یاسایی پێویست دەگرێتە بەر. وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی بۆش کردووە حکوومەتی هەرێمی کوردستان دۆسیەی نەوتی بەستووە بە موچەی فەرمانبەرانی هەرێمەوە لە کاتێکدا ئەو بابەتە پەیوەندیدارە بە وەزارەتی دارایی عێراقەوە. بۆ ئەوەی بزانین ئەم ڕاگەیەنراوانەی وەزارەتی سامانە سروشتیەکان و هەروەها وەزارەتی نەوتی عێراق چی لە خۆ دەگرێت. ئێستا بە کورتی ئاوڕێک لە هەردوو ڕاگەیەنراوەکە دێنەوە لەکوێدا دەستی پێکردو. سەرەتا لەو شوێنەوە دەستی پێکرد بابەتی ئەوەی کە بەهۆی ئەم جەنگەوە گەروی هورمز داخرا عێراق ناتوانێت نەوت هەناردە بکە. بۆیە بیرۆکەی جێگرەوەی هەناردەی نەوتی عێراقەوە بوو کە بۆڕی هەرێمی کوردستان بەکاربهێنرێ کە تاوەکو نزیکی 1 ملیۆن بەرمیل نەوت دەتوانرێت بۆ بۆڕێدا هەناردە بکرێت. بە گوێرەی زانیاریەکان وەزارەتی نەوتی عێراق داوای لە هەرێمی کوردستان کردووە بۆ ئەم پرسە. هەرێمی کوردستان ڕەتی کردوەوە. کاتی هەرێمی کوردستان ڕەتی کردەوە لە ڕۆژی یەکشەمە 15 ئازاری 2026 وەزارەتی نەوتی عێراق ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە. لەناو ڕاگەیەنراوەکەی ئەڵێ چی؟ ئەڵێ بەڵێ داوایان لە وەزارەتی بڵێ نەوت داوای کردووە کە نەوت لە ڕێی بۆڕی هەرێمەوە نەوتی عێراق کە بەتایبەت بە دیاریکراوی نەوتی کەرکووک هەناردەی بازاڕەکانی جیهان بکرێت. واتە دانی پیانە کە ئەم داوایان کردووە و ڕایگەیاندووە کە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت لەو بۆڕیەوە هەناردە دەکەن و هەرێمی کوردستانیش 200,000 بەرمیل نەوتی خۆی ئەگەر بخاتەوە کار وەکو وەزارەتی نەوتی عێراق باسی کردووە تا ڕادەیەک بەم نرخە بەرزەی ئێستا دەکرێت قەرەبوویەکی ئەم کورتێنانی هەناردەی نەوتی عێراق بکرێتەوە وەک وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی پێوە کردووە. بەڵام ئەڵێ چی؟ ئەڵێ هەرێمی کوردستان ڕەتی کردوێتەوە ئەم هەنگاوە جێبەجێ بکە و مەرجێکی داناوە کۆمەڵێک مەرجی داناوە کە مەرجی ناپەیوەندیدارن بە بابەتی هەناردەکردنەوەی نەوت. ئەمە
ڕاگەنراوەکەی وەزارەتی نەوتی عێراق بوو لەبارەی داواکەی و هەروەها وەڵامەکەی هەرێمی کوردستان. دواتر وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان ڕاگەنراوێکی لەسەر ئەم ڕاگەنراوی وەزارەتی نەوت بڵاو کردەوە. ئەڵێ چی؟ ئەڵێ لەو ڕاگەنراوی وەزارەتی نەوتدا هەوڵی تۆمەتبارکردنی هەرێم دراوە بەوەی کە نەوتی عێراق هەناردەی بازاڕەکانی جیهان ناکرێت لە بارەی مەرجەکانەوە کە وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی پێکردووە. وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕوونی ئەڵێ چی؟ ئەڵێ لە مانگی یەکەوە ئابلوقە لەسەر هەرێم دانراوە. ئەمە ئابلوقە مەبەستی چەند خاڵێکە. یەکێکیان لە بابەتی جێبەجێکردنی سیستمی ئەسیکۆدا واروەها پێنەدانی دۆلار بە نرخی ڕسمی بە بازرگانانی هەرێمی کوردستان. ئەڵێ بە تەواوی ئەمە وای کردووە گرفت بۆ هەرێمی کوردستان دروست بێت. لە لایەکی دیکەەوە باسی لەوەش کردووە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێ کێڵگە و پاڵاوگەکانی هەرێم بە ئامانج کراون و بەغدا دامادەنی ڕوبەڕووی ئەو هێرشانە بێتەوە کە وەکو وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێ لە ناوخۆی عێراقەوە کرێتە سەر کێڵگە و پاڵاوگەکانی هەرێمی کوردستان. لە خاڵێکی دیکەدا وەزارەتی سامانە سروشتیەکان ئەوەی پشڕاست کردوتەوە بەڵێ بابەتی موچەی هەرێمیش بەسراوەتەوە پرسەوە. ئەڵێ موچەی هەرێم دوا دەکەوێت واروەها بە بەردەوامی گوژمەی پێویست نانێدرێ بۆ موچە. ئەمەش لە وەزارەتی ڕاگەنراوەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانە باس کراوە. لەگەڵ ئەمەشاڵێ هەرێمی کوردستان ئامادەی پیشانداوە بۆ دەربازبوون لەم دۆخی هەناردەنەکردنی نەوتە و ئامادەین ڕێککەون بەڵام بەو مەرجەی کە ئاوڕ بینەوە لە ئەو کێشانەی کە باسی کردووە و خاڵ بە خاڵ لەسەری ڕێککەون هەرێمی کوردستان گرفتێکی نابێت. جارێکی دیکە لە دوای ئەم ڕاگەنراوەی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان وەزارەتی نەوتی عێراق هاتووە جارێکی تر وەڵامی ئەم ڕاگەنراوە ئاداتەوە. ئەڵێ چی؟ ئەڵێ ڕاگەنراوەکەی سامانە سروشتیەکان وەکو لە هەواڵەکە پێم وتن سیاسی و حزبیە پیشەوی یاسایی نییە لەبارەی نەوتەوە واتە پیشەیانە مامەڵەیان نەکردووە. ئەنجا لە خاڵێکی دیکەدا ئەڵێ هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆەوەی ئەو بۆڕێی کە دوێنێش لە هەواڵە ئابوووریەکان بۆمان خستنە ڕووکە لە کەرکووک و دەست پێ دەکاو بۆ مووسڵ و دواتر بە پەنای زاخۆیە دەچێتەوە بۆ بەندەری جێهانی تورکیا کە نەوتێکە لە 2014ەوە بۆ ڕێکی نەوتە ڕاگیراوە. ئێستا جارێکی دیکە دەڵێن بە وردی ئیش لەسەر و بابەتاکەین بە زووترین کات بکەوێتە گەڕ کە دەتوانێت 250,000 بەرمیل نەوت هەناردە بکە و 200,000 بەرمیلی هەرێمی کوردستانی شەگەر هەناردە بکرێت وەکو وەزارەتی نەوتی عێراق وتوێتی ئەمە باشە قەرەبوویەکی ئەم دۆخە کاتەوە و باسی لەوەش کردووە کە هەر بۆڕیەکی نەوت لەژێر دەسەڵاتی حکومەتی ناوەندیدایە وەزارەتی نەوت. ئەمە جۆرێک وەکو هەڕەشە ئاماژە بۆ کراوە کە دواتر میوانم دەبێت گفتوگۆیەکی ئەم خاڵانە بەوردی لەگەڵ ئەودا دەکەین هەر بە خێرایی چەند شتێکتان پێڵم ئەوە هیچ باز لەوەش کراوە کە وەزارەتی نەوتی عێراق ئەڵێ سەیرە موچە و ئەسیکۆدا ئابەسرێتەوە بەنەوتەوە. داواشی لە پەرلەمان کردووە کە کۆبوونەوەی هەبێت و ئەم بابەتە دیراسە بکات. لە عێراق بەرهەمی نەوتی عێراق ئاستی بەرهەمێنان پێشەم جەنگە 4,400,000 بەرمیل نەوت بۆ وەکو حسەی لە نێو هاوپەیمانی ئۆپێک پڵەس و هەناردەی نەوتی عێراقیش پێشەم جەنگە 3,400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بوو. ئەمانە ئەو زانیاریانە بوون بۆی بزانن لەسەر چ ڕۆشناییەک ئێمە باسی ئەوتان بۆکەین کە گرفتێک لە نێوان نەوت و سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان هەیە. بابەتەکەی ئەم وەڵامەکاریە بوو کە من بۆ ئێوەم خستەڕ. جا بۆ دوایین پێشاد و دوایین زانیاری لەبارەی ئەو کۆبوونەوانەی کە باز دەکرێن لە بەغداد لەسەر هەمان پرس بەڕێوە بچن دەچمە بەغداد. محەممەد عەبدوڕەحمان پەیامنێری کورسادنی زۆر دەگرن. محەممەد سڵاوت لێبێت. زانیاریەکان چین؟ پشتیوان تاکو ئێستا کە من قسە لەگەڵ تۆ دەکەم هیچ زەمانەتێک نییە کەوا لە دانیشتەکەی ئەمڕۆی ئەنجومەنی نێرانی عێراق کە دانیشتێکی تایبەتە جەستەی ئیسیستانی نووسراوە بەپێی کارنامەی ئەنجومەنی نێران کە تێیدا بانگێشتی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان کراوە تێیدا وەزارەتی نەوتی عێراق ئامادە دەبێت. من هەرچەندە هەوڵم داوتیان تا ئێستا زەمانەت نییە کە ئاخۆ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان لە دانیشتەکەی ئەمڕۆی ئەنجومەنی نێرانی عێراق کە بڕیارە سەعات 9 شەو بەڕێوە بچێت ئەم بەشداری دەکات یاخودنا هەرچەندە هەندە زانیاریم دەستکەوت بوو کە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان یعنی ئەو کەسانی کەوا یاوری دەکەن پێک دێن لە چەند ڕاوێژکارێک و هەروە لەگەڵ نوێنەری کۆمپانیا نەوتیەکانیش و هەروە لە وەزارەتی نەوتیش خودی وەزارەتی نەوت ئامادە بێت و هەردوو بریکاری
وزارەتەکەی کە بریکاری دەرهێنان و بریکاری دابەشکردن لەگەڵ بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆش کە بڕیارە ئامادە بن بەڵام پشتیوان من ئەمەوێ ڕاست و دروستێکە بۆ بینەرانی کورسات نیوز بخەمەڕۆ ئەوەی بابەتەکە زیاتر هەندێک مزایدەی پێوە دیارە ئەوەی کا من بە دۆداشۆنم کردووە ئەوەی کەوا زانیاریە دەستم کەوتووە دوێنێتان نزیکەی سعات یەکی شەویش شاندێک یاخود وەفدێکی تەکنیکی وزارەتی نەوتی عێراق لە ڕێگەی کۆمپانیای نەوتی باکوور و باکووری کەرکووکەوە چوونەتە سەر ئەو بۆڕێی کەوا بڕیار بووە کە وزارەتی نەوتی عێراق دەڵێت لە ماوەی هەفتەیەکە ئەتوانین ئێمە لە ڕێگەی بۆڕیەوە هەنەوت هەناردە بکەین و پێویستمان بە هەرێمی کوردستانیە ئەمە سەر لەبەری یعنی ناڕاستە ئەوەی کەوا حیان عەبدولغەنی خودی وەزیری نەوتی عێراق کە ڕایگەیاندووە کە لە ڤیدۆ پێم وابێ ڤیدۆ کۆنفرانسی کە ڕایگەیاندووە کە ئەوان ئامادەن لە ماوەی هەفتەیەکدا نەوت دەست پێ بکەنەوە ئەو بابەتە دوورێ لە ڕاستیەوە من لەگەڵ سەرچاوی تایبەت لەگەڵ کەسانی پسپۆر قسەم کردووە باسی لەوە کردووە بەلای کەمەوە 8 مانگ بۆ 9 مانگجان پێویستە ئەگەر بێت و چونکە باز لەوە دەکرێت 3-4 ڕۆژە بێت ئەو وەفدە تەکنیکیە کە لەسەر ئەو بۆڕیان لە فیشخابور بە دوواداسوونیان کردووە پشکنینیان کردووە بۆ بۆڕێکە ئەو بۆڕێنەوتەی کەوا نزیکەی توانین بڵێن نزیکەی زیاتر لە 20 ساڵەکە تێک شکێنراوە یعنی پەشی کەوتووە بە تایبەتی لە شەڕی داعشدا مەسافەیەکی هەردا ڕزاوە بۆڕێکە یعنی زەمانەتی ئەوە ناکە نەوتەکە ئەگە بکرێتە ناو بۆڕیەشەوە لەو مەسافەیە زەمانەت ناکرێت بگرێتە بکەوێتە ینی بگاتە بەندەری ژیان بۆیە تەنانەت پشکنینیان کردووە و یەکێک لە کەسە باڵاکان کە پسپۆری نەوتە لەوێ لە شوێنی پشکنینەکە داوای لە وەزیری نەوت کردووە کە وەکو قۆناغیەکەم وەکو تێست با یەکەم جار بە لە ڕێگەی ئاو بە ئاو تێستی بۆڕەکە بکەن بزان کوونە لی دەتکێ بزان کێشە و هۆکارەکانی بزانن چونکە دەمێکم بۆڕە لە کارکەوتووە پەیکی کەوتووە کاری پێ نەکراوە وەزیری نەوت دوێتی ئاویشی ناوێ ڕاستەوخۆ نەوتی تێ بکەن و با بڕوە بۆیە دوای هەوڵێکی زۆر بۆیان دەرکەوتووە کە ئەم ڕێگایە زۆر قورسە بە ناچاری دەبێت وزارەتی نەوتی عێراق دەبێت لە ڕێگای نەوتی ئەگەر دەرفەتم بی پشتیوە لە ڕێگای نەوتی بەسراوە پاشان دێتە ئەنبار لە ئەنبارەوە دێتە بێجی لە بێجیەوە دێتە کەرکووک لەوێ بە بۆڕی نەوتی کەرکووک ڕەوانەی وێستگەی KMC دەکرێت دوو وێستگە هەیە حاڵی حازر ئێستا لەوێ بڵێن لەسەر خاڵی پیشخابور وێستگەی KMC وێستگەی MC وێستگەی MCەکە تایبەتە بە مقیاس واتە پێوانەکردنی ئەو بڕەنەوتی کە ئەگات MC پێڵەن ئەمەیان تایبەت بە حکومەتی عێراق و وزارەتی نەودواتە حکومەتی اتحادی وێستگەکەی دیکە کە بە تەنیشتێتی وێستگەی KMC پێڵەن ئەمەیان پێوانەکردە بۆ ئەو بڕەنەوتی کەوا لە هەرێمی کوردستانەوە ڕەوانە واتە ئەگەر باش لەسەر ئەرزی واقعە هەردوو بۆڕێنەوتەکە بەو جۆرەیە یعنی بۆڕێنەوتەکەی حکومەتی عێراق کە دەڵێت من نەوتە نارداکەم بەڵێک هەتا وێستگەکەی خۆی کا پێوانەکرێت کە چەندێک هەناردە کرا و چەندێکی پێگەیشتووە لە وێستگەی MC وەری دەگرێت ئەژمارەکرێت بەڵام لەو خاڵەوە کە ئەچێتە بڵین ئەچێتە وێستگەی KMCەوە کە ئەو وێستگە نەوتیە ئەو قیاسە تایبەتە بە هەرێمی کوردستان کە لە 2012 پێم وابێگە هەڵە نەبم ینی کاتەکەین بە درستی لام ڕوونیە زۆر باش لە ئەچێتە ناو ئەو وێستگەوە لێەوە ڕەوانەی بەندەری ژیانەکرێ واتە لە کۆتایە حکومەتی عێراق لە کۆتاییەکەیە لە خاڵی کۆتایە هەر بێ نەوتەکەی بکاتە ناو بۆڕەکەی نەوتی هەرێمی کوردستان و پاشان لە ڕەوانەی بەندەری جیهانی هیچ شاندێکی هەرێمی کوردستان ئێستا لە بەغدان بۆ ئەم پرسە هیچ کۆبوونەوەیەک بەدەر لە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی لێوە دەکرێت هیچ شاندێک لێرە نیە ئەوەی تا ئێستا من بە دوواداسوونم بۆی کردووە پشتیوان و چاوەڕی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقین هەر چەندە پێچێت کۆبوونەوەکە بەڕێوە نەچێت چونکە هەندێک لایەنە کوردیەکانەوەی کا من بە تەلەفۆن قسەم لەگەڵیان کردووە پەرلەمانتاران و لایەنە سیاسیەکانی دیکە مەبەست لێ لە دیاریکردنی ئەم دانیشتە پەردەبۆشکردنی ئەم دۆخەیە کە ئازانین قاومەی ئیسلامی چی بە نێردە و دیبلۆماسیەکان دەکات لە بەغدا بۆیە دەیانەوێت پەردەبۆشی ئەو بابەتە بکەن و هۆکاری زۆر باش نەناردن و پەکخستنی نەوتی عێراق بخەنە ئەستۆی
حکوومەت هەرێمی کوردستان بەڵام یە خاڵێکەیە لێرە ئەوەی کا من زانیاریە کە تایبەتە دەستم کەوتووە باز لەوە دەکرێت گوایە لە ماوەی 24 بۆ 48 ساعتی داهاتوو لە ڕێگەی ئۆنلاینەوە ڤیدۆ ئۆنلاینەوە کۆبنەوەیەکی تایبەت لەسەر ئاستی باڵا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە دەکرێت. بەڕێز محەممەد عەبدوڕەحمان پامنێری کورسات نیوز سپاس بۆ زانیاریەکانت دەچینە دەگەڕێنەوە ستۆدیۆ لە نێو ستۆدیۆ میوانداری بەڕێز باجاد ئەحمەد شارەزای نەوت دکتۆر بەخێربی زۆر سپاس دووبارە لە مودەیەکی کەمدا لێرەیەکمان بینیەوە بابەتێکی گەرم و گوڕەکە هاتووە تا هەراوە بەگوێرەی و شارەزایی وردەکاری کە تۆ لەبارەی نەوتی هەرێمی کوردستان و عێراقەوە دەیزانی پێمان خۆش بووکە گفتوگویەکی ئەم بابەتە بکەین ئەمەی دەگوزارێ بنەمایەکی پیشەیی هەیە یاخود کراوە بە سیاسی. زۆر سپاس کاک پشتیوان و خۆشحاڵشم جارێکی تر بە خزمەت جەنابتان گەیشتمەوە. طبیعی ئەو دۆخی کە ئێستا لە عێراق هاتوۆتە کایەوە بەرمەبنای فەشەلی 20 ساڵی ڕابردووی سێکتەری نەوتی عێراقە بە شێوەیەکی گشتی و ئەو سێکتەری نەوتەی کە عێراق کە هەیەی نەیتوانیوە نە پەرەپێدانی تیادا بکە بە شێوەیەکی دروست و بتوانێت ئاستی بەرهەمێنانی نەوت بگەێنێتە ئەو ئاستەی کە حکوومەتی عێراق چەندین جار ڕاگەنداوی بۆ کردووە و هەروەها حکوومەتی عێراق نەیتوانیوە لە ماوەکانی ڕابردوودا سەرڕایبوونی داهاتێکی زۆر و سەرڕای ئەوەی کە چەندین جار نەوت چۆتە سەر و $100 و داهاتێکی باش هەبوو وەفرێکی باشی داهاتی نەوت هەبوو لە عێراق نەیتوانیوە کە ڕێڕەوی تازە و نوێ بۆ هەناردەکردنی نەوتی عێراق دۆزێتەوە و عێراق لە پاشکوێتی گەروی هورمز و کەنداوی عەرەبی دەربکاتە دەرەوە و بتوانێت سەرچاوەکانی هەناردەکردنی نەوتی عێراق فرە سەرچاوە بکات و بتوانێت عێلاقەیەکی باش و پەیوەندیکی باش لەگەڵ وڵاتانی دراوسی ئەم فەشەلی کەرتی نەوتی عێراقە پێدوانیە خەریکە دەسە چەورەکە بە هەرێمی کوردستان خۆی هەرێمی کوردستان وای کرد کە دەسە چەورەکەی خۆیانی پیا بسڕن خەتاکەی هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان کاک پشتیوان لە دوای ساڵی 2014 هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی زۆر تاگڕەوانە مامەڵە لەگەڵ سێکتەری نەوتی هەرێمی کوردستان و بڕیارەکانی سێکتەری نەوتی هەرێمی کوردستاندا دراوە و هەروەها ئەو مامەڵانەشی کە لەگەڵ حکوومەتی اتحادیە کراوە مامەڵەیەک بووە بەرمەبنای تاگڕەوی و بە بڕیاری تاگڕەوانە بۆ کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا دراوە ئەمە حقیقەتەکە دەبێ بوترێت لە کاتی خۆیدا هەرێمی کوردستان پێویست بوو زۆر بە وردبینانە مامەڵی لەگەڵ ئەم دۆخەدا بکردا خۆی عێراق کەوتووەتە ژێر فشارێکی گەورەی جەماوەری و ڕای شەقامی عێراقیەوە نەتیجەی ئەو فەشەلانەی کە دروست بووە لە ماوەیەکی زۆر کوردە هەرێمی کوردستان گەورەترین لە زمەیدا بەدەست حکوومەتی عێراقەوە تاوەکو عێراق هەموو ئەو ڕاتوندەی کە هەبوو لەسەر حکوومەتی عێراق ئاڕاستی هەرێمی کوردستانی کردوتەوە هەرێمی کوردستانە سەبەبی ئەوەیە کە من ناتوانم نەوتە ناردە بکەم لە ڕاستە ئەگەر بێنە حقیقەتەکە ئەمە حقیقەتی بابەتەکە نییە چونکە عێراق لە دوو ڕۆوە ناتوانێت نەوتی کەرکووک بەکاربێنێت یەکەمین شت نەوتی کەرکووک هەر هەمووی تاوەکو ئێستا تەرخانی کردووە بۆ پاڵاوگەکانی بێجی و سەلاحەدینیەک و 2-3 لەگەڵ پاڵاوگەی کەرکووکە کە تاقەی ئینتاجی هەر هەمیان لەسەر و 400,000 بەرمیلیشەوەیە ئەو نەوتی کە لە کەرکووک بەرهەمەهێنرێت بەشی پێداویستی ناوخۆی ئەو ناوچانە ناکات ئەمە یەک دوو ئەگەر بێت و حکوومەتی عێراق 200,000-300,000 بەرمیل نەوت هەناردە بکات لە نەوتی کەرکووک و بۆ تورکیای بنێرێت گەورەترین ئەزمەی بەنزین و سوتەمەنی لە پارێزگەکانی باکووری عێراق لە کەرکووک و لە سەلاحەدین و لە دیالە و لە مووسڵ بۆی دروست دەبێت کە ناتوانێت قەرەبووی بکاتەوە بە شێوەیەکی ئاسان و سریع چونکە اعتیمادی کردوتە سەر ئەم پاڵاوگانە بۆ بەرهەمی ناوخۆ بۆ ئەم پارێزگانە ئەگەر هەرێمی کوردستان خاڵی ئۆکەیشی باە بۆ ئەم بابەتە هەر قورس بوو بیکە حکوومەتی عێراق و سەرڕای ئەوەش حکوومەتی عێراق ئەڵێ من لە ڕێگەی تەنکەرەوە یاخود کۆمەڵێک بابەتی تر باس کرا و تەڕح کراوە کە هەر هەمووی بەجددی کە کەسێکی شارەزا دەیبینێت دەزانێت کە ئەمانە هەمووی قسەی سیاسین و قسەیەکن بەس بۆ هێواشکردنەوەی ڕای شەقامی عێراق بەرامبەر بە حکوومەتی عێراق و بەرامبەر بۆ فەشەلانی کە حکوومەتی عێراق و وەزارەتی نەوت بە تەحدید لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هەیان بوو چونکە کاک پشتیوان ئەگەر ئێمە باسی ئەوە دەکات کە نەوت لە باشووری عێراقەوە لە بەسڕەوە بێنێت بۆ کەرکووک و بۆ ناوچەکانی تر
ئەمە ناتوانێت لەبەر ئەو هێڵە استراتیجی کە هەبوو هێڵێکی کۆنە هێڵێکی ماندووە بۆ تاقەی تەزدیرەکەی زۆر کەمە ئەمە یەک دوو ئەو هێڵەی کە هەبووە دوو هێڵ هەیە کە کاتی خۆی نەوتی عێراقی پێ هەناردەکراوە بۆ تورکیا کە ئەم دوو هێڵە دانەیەکیان 100% تێک چووە کە هێڵە تازەکەی و هێڵە کۆنەکەش کە ئێستا وەزارەتی نەوت ئەم بەیانیە سەعات 5 بەیانی ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە دەڵێت ئێمە ئەم سارەلوو ئەمە لێرە بەکاردێنین طبیعی سارەلوو خۆی دەکەوێتە منطقەی دبسەوە لە منطقەی دبسەوە لێوە دەست پێ دەکات نەک لە کەرکووکەوە یعنی ئەوش کێشەیەکی بۆ دروست دەکات بۆ هەناردەکردنەکە هەتاوەکو دەینێرێتە فیشخابور ئەم بۆریە کاک پشتیوان تووشی داخورانی گەورە بووە چونکە ئەم بۆریە 6 متر کاتی خۆی کە شەڕی عێراق و ئێران بووە ئەم بۆریە لە بەشێکی زۆری ناوچەکانە خراوەتە ژێر گڵەوە 6 متر زیاتر قوڵە ئەم 6 مترە وای کردو کە ئەم بۆریانە بڕزێت تێک بچێت داخورانی گەوری تیادا دروست ببێت سیانە نەکراوە یعنی تۆ ئێستا حکوومەتی عێراق لە 100 متر نەخێ 100 کیلۆمتر نەخێ لە 100 کیلۆمتر زیاترە کە تۆ سیانەت نەکردووە ئەمە یەک دوو سیستەمی پمپینی سەر خەزانەکان کە من لە نزیکەوە ئاگدارم تازە دوو پمپی بۆ هێناوە کە بیگۆڕێ و چاکی بکات کە ئەمە کاتێکی زۆری ئەوێت کە بۆ پاڵپیۆنانی نەوتەکە لەم ڕێگەیەوە بڕات ئەمەی لێوە دیارە کە ئەزانێت لەم هەفتەیە شاجێ تەنانەت تێستێکیشی بۆ ناکرێت ئەم فشارە بۆ ئەوکە ئەم فشارە تەنها بەس بۆ کەمکردنەوەی تووڕێی و ناڕزایی شارەی عێراقیە بەرامبەر بە وەزارەتی نەوتی عێراق و بەرامبەر بە حکوومەتی ئیتیحادی و چونکە شارعی عێراقی زۆر توندن و زۆر گەرمن بەرامبەر بە حکوومەتی عێراق نەتیجەی ئەو فەشەلانی کە هیانە و نەتیجەی ئەو معلوماتانش کە خراوەتە ناو شارعی عێراقی و لە ماوەکانی ڕابردوودا کە عێراق تووشی ئەزمەیەکی اقتصادی گەورە بێ بالفعل هەروایە و ئێمە پێشتریش چەندین کەس و چەندین خەڵکی شارەزا هەم لە کورد هەم لە عەرەب باسی ئەومان کردووە کە حکوومەتی عێراق تووشی ئەزمەیەکی اقتصادی گەورە دەبێت و حکوومەتی عێراق دوور نییە وکو فەنزوێلای لەبێت فەنزوێلا کە خاوەنی گەورەترین یەدەگی نەوتە لەسەر ئاستی هەموو جیهان بەڵام بەرهەمێنانەکەی لە ڕۆژێکە 1 ملیۆن بەرمیل بوو بەشی پێداویستی ناوخۆی نەکردو لە وڵاتێکی زۆر دەوڵەمەنەوە دابەزی بە وڵاتێکی زۆر فەقیر لەسەر ئاستی هەموو جیهاندا ئەم سیستەمێک کە لە عێراقا هەیە سیستەمێکی فاشلە بەڕێوەبردنێکی فاشلە وای کردووە کە کۆمپانیا نەوتیەکان نەبوو عێراق نەبوو هەرێمی کوردستان خواستیان نەبێت کە بێن کار بکەن نەتیجەی نەبوونی یاسای نەوت و غاز نەتیجەی نەبوونی سیستەمێکی دارایی شەفافی باش کە بتوانێت چۆن مامەڵەی دارایی نێوان کۆمپانیا نەوتەکان و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نەوتەکاندا ڕێک بخات ئەمانە هەر هەمووی بابەتی ئەم ڕاگررتی نەوتی عێراقە کێتەقێتەوە ئەو کاتی کە پارەی چووکە گرێبەستی نەوت گرێبەستی دواخراوە فرۆشتنی نەوت ئەم نەوتەی کە ئێستا ناڕوا کێ ئەبێ پارەکەی عێراقی وەری بگرتایەتەوە کەی وای لێدێ کە پارە لە پاری نەوت نەگەڕێتەوە عێراق بە دوو جۆر معاملی کردووە کە پشتیوان یعنی هەم بە سپۆت بەڕاستەوخۆ دەست بەدەست کردوێتی و هەم بە فیوچەریش بە داهاتوش کە کردوێتی کە نزیکەی 2 مانگ پارەکەی دواخرا و دەگەڕێتەوە بۆ عێراق بەڵام گرفتەکە لەمە دانیە بە دەرەجە یەکەم گرفتەکە لەوەدایە کە عێراق هەموو ئەو داهاتی نەوتی کە هەیەی دەچێتە بانکی فیدرالی ئەمریکی و بانکی فیدرالی ئەمریکیش ئەوەی کە من زانیاریم هەبێت لە ماوەی ئەم جەنگە تا ئێستا پارەی بۆ عێراق نەناردووە و هیچ تایارێک بەهۆی ئەم دۆخەوە نەیتوانێت چکە 15 ڕۆژ جارێک پارە دەهات بۆ عێراق هەموو 15 ڕۆژ جارێک لە ئەمریکاوە مەبلەغێک پارە لە داهاتی نەوتی عێراقی خراوەتە سەر ئەو بانقا دێتەوە ئەو بانقەش بۆچی خراوەتە سەری لەبەر ئەوەی کە عێراق قەرزێکی زۆری جەنگەکانی ڕابردووی لەسرە بۆ ئەوەی کە وڵاتان حجز نەخەن چکە تقریبان 100 قەزیە لەسەر عێراقەیە کە وڵاتان حجز نەخەنە سەر داهاتەکەی عێراق بەپی ڕێکەوتنێک لە بینی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا حکوومەتی عێراقا ئەم ڕێکەوتنە کراوە کە حکوومەتی ئەمریکا داهاتی نەوتی عێراق بپارێزێت لە هەموو حجزێک لە لای خۆی دایبنێت تاوەکو بتوانێت پارێزراوە بێت ئێستاش ئەمەش بۆتە گرفتێکی تر لە بەردەمی داهاتی عێراقا بەڵام ئەوەی کە لە بەردەمی عێراقا هەیە کە بتوانێت ئیدامە بەم بابەتە بدا تەنها دوو ڕێگەی یەکەمیان ڕاکێشان لە یەدەگی احتیاطی عێراق کە هەیەی دووهەمیشیان قەرزکردن لە ناوخۆی عێراقا لە کۆمپانیا و لە جێتەکانی ناوخۆی عێراقا هەتاوەکو بتوانێت تەنها موچە دابین کات چونکە ئێمە دەبێت ئەوەشمان لە بەرچاو بێکاک پشتیوان عێراق ئێستا کەوتۆتە ژێر یاسای ئیداری مالیەوە یاسای بودجەی نەماوە یاسای ئیداری مالیش هەموو پرۆژەکانی ڕاگرتووە و لە 1/12 خەرجی تەشغیلی ڕابردوو سەرفەکە جگە لە موچە چکە
موچە پێ دەوتە مقننە لە خەرجێکی مقننەیە کە ناکرێت ڕابگیرێت و ناچێتە ژێر لە سا 12ەوە بەڵام هەموو خەرجەکانی تری عێراق هاتۆتە بابی 1/12 واتە خەرجی عێراق کەم بۆتەوە خەرجی عێراق مانگانە ئێستا نزیکەی 6 میلیارد دلار ینی بەس موچە و ئەو بودجێکی هەیەی عێراق مانگانە بە گوێرە شارەزایەکەی خۆت کە دراسەیەکی باشە کردووە عێراق دەست بۆ ئەم دوو ڕێگا چارە ئەبا و تێئەپەڕێنی ئەم دۆخەیان نەخێر موچەی بۆ نادرێت نە موچەی بۆ دەدرێت عێراق موچەی بۆ دەدرێت هەر کێشەیەکی لە موچە ئەو داهاتشی کە ئێستا هەیەی لە بانقاوە ئەو پارانەشی خەزم کراوە یەدەگانی کە هەیە لە بانقی عێراقیە بەشی ئەوە کە ئەتوانم بڵم هەتاوەکو موچەی مانگی 5 بدات ینی عێراق کێشەیەکی بۆ دروست نابێت لەو بابەتەوە بەڵام کێشەکە دوای مانگی 5 ینی عێراق ئەبێت سوود لەم هەڵانەی ڕابردووی بکات چونکە ئەم کێشەی کە ئێستا بۆ عێراق دروست بوو باشترین دەرفەتە بۆ دەرخستنی ئەو فەشەلانەی کە لە ڕابردوودا هەیە بۆ بتوانێت چارەسەری بکات چونکە عێراق ئەگەر ئەم دۆخەی کە ئێستا بەسەری هاتوو نەتوانێت چارەسەری بکات و نەتوانێت سیستەمی بەڕێوەبردننی نەوتی عێراق و سیستەمی دارایی خۆی ڕێک بخات و چاکی بکاتەوە دڵنیات دەکەم بۆ ناڵم ساڵێکی تر بەڵام لە نزیکەی ساڵ و نیوەکی ترا عێراق تووشی گەورەترین گرفتی دارایە بێت لە ئێستا زۆر خراپترە باش بابگەڕێنەوە سەر بابەتی بۆڕینە و تێرێمی کوردستان بە گوێرەی ئەو وەڵامکاریە توندانی نێوان هەردوولا پێ دوایە دوجار بگەنە ڕێککەوتنێک کە بۆڕی هەرێمی کوردستان بەکار بێت بۆ نەوتی عێراق بەدڵنیایە بێ هەرێمی کوردستان بگاتەوە چونکە ئەمە خواستێکی ئەمریکەکانیشە بە ئەمە باشکرا بە لە کورسان نیوزی ئەزیزەوە بۆی کە بزانە خەڵک ئەمە خواستێکی ئەمریکەکانیشەوە هەرێمی کوردستان ئەگەر بێت و پێچەوانی ئەم خواستی ئەمریکەکان بجوڵێتەوە باجی سیاسی زۆر قورسەدات لە داهاتوە پێویستە هەرێمی کوردستان زۆر بە ژیرانە مامەڵە بکات لەگەڵ ئەم دۆخەدا و بگاتە بە کەمترین کات بگاتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق هەم بۆ هێمنکردنەوەی شارعی عێراقی بەرامبەر بە هەرێمی کوردستان و هەم بەڕاستی بە هێمنکردنەوەی ئەمریکەکان چونکە ئەوەی کە من ئاگدارم ئەمریکەکان زۆر بە توندی هاتوونەتە سەرخەت لەم بابەتەدا و زۆر نیگەرانن لەم مووقیفەی هەرێمی کوردستان و چونکە ڕۆیشتنی نەوتی عێراق کە تەنها ئیعلان بکرێت لە ڕێگەی جیهانەوە نەوتی عێراق گەیشتەوە بازاڕەکانی جیهان و نەوتی عێراق کەوتێتەوە فرۆشتن و هەناردەکردن هێمنیەکی گەورە ئەداتەوە بە بازاڕی نەوت و داشکانێک دروست دەبێت لە نرخی نەوتا کە ئەمەیەکێکە لە خواستی ئەمریکەکان لەم دۆخەدا بەڕێز دکتۆر بەهجەت ئەحمەد شارەزایی نەوت زۆر سوپاس بۆ جەنابیشتان زۆر سپاس بەڕێزی با باسێکی کەرتی گەشتیاری بکەین سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕایگەیان بەهۆی ئەو دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دروست بووە هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان کەمی کردو ئەمەل جەلال بە کورسات نیوزی ڕاگەیان بە شێوەیەکی گشتی لە کوردستان لە بۆنەکاندا پشت بە گەشتیاری ناوڕاست و خواروی عێراق دەبەسترا ئەوەش تا ئێستا بەردەوامی هەیە بەڵام کەمی کردو بەهۆی ئەو دۆخی ئێستا هاتووە تاراوە دەشڵێت گەشتیاری نێوان پارێزگاکانی هەرێم و عێراق تا ڕادەیەک ماوە نەوەستاوە بەڵام گەشتیاری یاخود سەردانی گەشتیارانی بیانی بۆ هەرێمی کوردستان نەماوە کە 25% گەشتیارانی پێک دێنە. لە ڕابردوشدا ئێمە لە کوردستانە لە بۆنەکانە لە کاتەکانی ئاساییە زۆرتر ئێمە پاڵپشت بووین بە ناوڕاست و باشووری عێراق واتە گەشتیار لە شارەکانی عێراقەوە هاتوۆتە هەرێمی کوردستان بە ڕێژە زۆرەکە ڕێژەیەکی لە 125 بۆ 128مان هەبووە لە بیانی کەی وڵاتانی ئەوروپا و خۆرئاوە و ئاسیا و وڵاتانی هەرێمی بووە بەڵام هەڵبەتە ئێستا بەوەی ڕاگررتنی هەردوو ینی هەموو فڕۆکەخانەکان و دەواازە سنوورەکان ئەمانە وای کردو کە گەشتیاری بیانی نەیەت لە ئێستاە بەڵام گەشتیاری ناوخۆیی بە بەردەوام هێشتا هەر جوڵەیەک هەیە هێشتا بە تاواتی نەوەستاوە و بەڵام پێشببینی ئەوش دەکەین لە جەژنە و لە نەورۆزیشە بای ئەوەندە گەشتیار بێت بەڵام ئەگەر بەراوردیکەین بە ساڵی ڕابردوو هەڵبەتە دڵنیان بەقەدەر ساڵی ڕابردوو نابێت. ڕاگررتنی گەشتە ئاسمانەکان بەهۆی ئەم جەنگەوە زیانی نزیکەی 2 ملیۆن دلاری بە کۆمپانیا گەشتیارەکانی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان گەیاندووە باز لەوە دەکەن بەهۆی ڕەوشی ناوچەکەەوە نزیکەی 70% کار و چالاکیەکانیان ڕاگرتووە. پێش ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان ئەم هاوڵاتیە لە وڵاتی سوید بەڕێگەی فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانیەوە ڕاستەوخۆ هاتە سلێمانی
بەڵام هەرزوو بەهۆی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان بەڕووی گەشتەکاندا داخرا. ئەوە ژوای کرد بابە عەلی بۆ گەڕانەوەی ڕێگەیەکی قورستر هەڵبژێرێت کە ئەویش ترانزێتە لە وڵاتی تورکیاوە بۆ سوید. لە وڵاتی سویدەژیم هاتوومەتەوە ئێستا لێرە ئەوەی کە پێی هاتووم ئەو خەتە نەماوە بە بۆنەی ئەم شەڕ و حەربەوە وەستاوە ئەبێ بچمەیان شەرناخ یان دیاربەکر یان ئەستەمبول لێەوە سواری تارەی خۆم ببم و خەتی خۆم دۆزمانێ بگەڕێمەوە بۆ سوید. بەهۆی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانەوە کۆمپانیا گەشتیاریەکانی کەرتی تایبەت بە ڕێژەی زیاتر لە 170 کار و چالاکیەکانیان ڕاگیراوە بە بەهای نزیکەی 2 ملیۆن دۆلاریش زیانیان پێگەیشتووە. ئەگەر بینە سەر کار و ئیشەکانی کۆمپانیاکان ئیستا لە 170 بۆ 80 ڕاگیرەوە گەشتەکان هەر نەماوە و هیوادارین گروپاتی گەشتیاری بۆ نەورۆز و بۆ جەژن بەڵێ کەمەکات بەڵام هیوادارین هەر گەشتیار بێت و ئینشەڵڵا ڕووکاتەوە شاری سلێمانی و ئەگەر بینین مەزانەی زەرەرەکان بکەین لەم 18 ڕۆژەیە بۆ کەرتی تایبەت وەکو ئەرزم کردی کە ئەمە وەرزی زێڕینە بۆ ئێمە بە ملیۆنە دلار بە 2 ملیۆن دلار بۆ هەموو کۆمپانیا نووسینگەکانیانی بەگشتی ئەوەنیان بەرەکەوێ چکە ئێمە هەما خۆمان ئامادە کردبوو بۆ ئەم کاتە پێش وەخت چوینە وتێلمان حەجز کردووە وەسیلەی نەقلمان حەجز کردووە لە وڵاتانی کە بۆ نمونە لە تورکیا لە ئێران لە وڵاتانی دووبەی بۆ گروپاتی گەشتیاری. لە سنووری سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین نزیکەی 200 کۆمپانیا و نووسینگە و بریکاری گەشتیاری هەیە. لەم دۆخی ئێستادا بە ڕێگەی ترانزێت کار دەکەن. جیا لە زیانە ئابوووریەکە ئەرکی ئەوانی قورستر کردووە بە گۆڕینی تکت لە ئاسمانیەوە بۆ شکانی و گەڕانەوەی پارە بۆ گەشتیاران. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. ئاباسێکی کەرتی خانوبەرە بکەین لە دۆک. بازاڕی خانوبەرە لە دۆک سستی و لاوازی پێوە دیارە. مامەڵەکاران پێیان وایە کاریگەری جەنگی ئەمریکا ئیسرائیل ئێرانە و خاوەنی یەکێک لە نووسینگەکانی خانوبەرە ژەڵێت ئێستا بێکەسابەت بوون. سەرۆکی کۆمەڵی خانوبەرش باسی لەوە کردووە زۆر هۆکاری تر هەن کە کاریگەریان لەسەر بازاڕی خانوبەرە هەبووە و سەرەڕای خراپی بازاڕەکەش هێشتا نرخی خان و زەوی هەروەک خۆی ماوەتەوە. بازارێ خانوبەرە دهۆک و بازارێک سست و خاوە. ژەگەرڤەدان و کارتێکردن شەڕی ئەمریکا و ئیسرائیل گەل ئیران کارتێکردن هەموو بازاری کریۆژواژی بازارێ خانوبەرە دهۆک. ماهەچەڕانی خۆدانە ئێژە نووسینگەهەیە کڕین و فرۆتنا عەرد و خەنێ و بەحسەی کارتێکردن سەر بازارێ و هەندەکات. باوەڕ خۆ ئەبی شەڕیت ئەتیرە هەمی چی کۆگیری لە هەمی تجارەتێگیری هەمی شولۆگیری ینی باوەڕ بگە خۆستی کۆمە ینی کەسنۆی دەچی کۆمەدەش بەروی وڵایی بەێ ینی مشتری چی کۆمەدۆنینە مەتەرەن کڕین و فرۆتن نینە بەروی وڵعی شەڕی ئیرانی و ئەمریکا ڕاستی گوێمە بەسی لە غبارە کۆدیگەی تەکیری چاو بێت و کۆدی حەل بێت حەل نابێت و ئەمە بەتاتەن عام هەمی شقە کڕین و فرۆتن نینە عەرد نینە چ کڕین و فرۆتن نینە چی کۆمەدە. سەرۆکە کۆمەڵە خانوبەرە دۆکژیت بێژێت ژبلی کارتێکردن شەڕی هەندە کۆکارین دنجی هەینە و ژبلی نەبوونا بازاری بەهای عەرد و خانیە هەروەک خۆمایە. هەمی کارتا تاسیرا لێ بووی بەس خانوبەرە ئەو ژەیەکی شوان کارتایەک و تاسیرا لێ بووی و سیکای بچێکی یا سستا وێگافکێت ئەکیدا بەس هەندە هەوکارە دیژی هەنە لەبەر رمضان جل تأسيلات خاصة أفروج الدموهي كعرفات عيدنا عالم بعيد بيوم مجيلة وبرمضان بيوم مجيلة بيجي أوجي تأثير شولمات كات وبلنبونا دولار جنيه مستقرة دولار يجهشتيا حدا كبلند وقت دولار بلند بيت سيكما تأثيرات تذكران أفهمي أف سيشار هكرة يدوينا أجري هندي وفترة طبعا سيكما يا راستيا يا باشنينه. نسبت بها تشتی باش او بگاه بها نهاتی نخوره حتی که بها هر بها دهوی که وکی خانه بها بلندن خاصة داخلی دهوی که گلکا بلنده ولی هر سال گل دست بکرنا ورزه بهاری بازار کرین و فروتنا عرض و خانیه گرم دبو گل کری کرنا شقیان لی افصال بازار سست و خاوه. شلو خضر کرساد نیوز دهو.
لەگەڵ نزیک بوونەوەی جەژن خوازە سەر چەرەزات و شیرینی زیادی کردو هاوڵاتیان ڕوو لە بازاڕەکان دەکەن بۆ کڕینی شیرینی و چەرەسات و ئامادەکاری تەواو بۆ جەژن. هاوڵاتیەک لە بازیانەوە هاتوۆتە ڕانی و باسی ئەوەکە کە بۆ کڕینی چەرەزات و ئامادەکاریەکانی جەژن ڕووی لەو شارە کردووە. باس لۆش دەکەن کە ئێستا وای لێ هاتووە چەرەسات نەبێت و شیرینی نەبێ و کوایە جەژن نەکرد بێ. هاوڵاتیەکی دیکەش قسەی بۆ کورسات نیوز کردووە داوا دەکات بەهۆی سوودە تەندروستیەکانیەوە باشترە چەرەسات بەکار بهێنرێت شیرینی کەمتر بەکار بهێنرێت. هەرکە پێدەنێتە نێو دوکانەکە بۆنێکی خۆشی تێکەڵاو لە نێوان چەرەزات و شیرینی و چکولێتە ڕەنگاو ڕەنگەکان ڕەوانت دەکەن بۆ کەشی جەژن. ئەم پیاوانە لە بازیانەوە هاتوونەتە ڕانیە بۆ کڕینی چەرەزات و شیرینی بۆ ئەوەی لە جەژندا پێشکەشی میوانەکانیانی بکەن. لە بازیانەوە هاتوین بۆ چەرەساتی سەرگەڵ و بەڕاستی لە ڕێکلامەکانە بینیمان شتی جوان و شتی باش و سعری باشە. ئەجا سەبارەت بە چەرەساتیش بۆ بە عادەتی جەژن ئێستا ئەگەر چەرەسات نەبێ حسابکە جەژنەکە نەکراوە. ئەیتر داوا بەڕاستی لە هاوڵاتیان و لە هەموو کەسێکی شەکەم زیاتر چارەسات بەکاربێنن لە بری شیرینی، چونکە شیرینی هەمومان ئەسانین لە ڕووی تەندروستیەوە باش نییە. ئێمە لە مێژووکی زۆرمان هەیە لەگەڵ شەو چەرە و چەرەسات. ئەمە لە ئێستادانێ لە باو باپیرانەوە پێشترکە بیستمانە لە گەورەکانی خۆمانەوە ئەو بەربوومانەی کە هاوین هەیان بووە وشو کراوە یان بە قوتو کراوە بە شێوازی و نەریتی خۆیان لەو سەردەمەدا هەڵگیراوە بۆ زستان کە دانیشتون شەوچەریان پێکردو. لە ئێستادا سوپاس بە خۆشتەکان زۆر پەری پێدراوە و زۆرترە و زیاتر بەردەستە ئێستا هەموو شتێک هەیە دەتوانین سوودمەندی زیاتر لێ سوودمەند بی. وەکو عادەتیش بۆ ڕۆژانی جەژن و بۆنەکان شتێکی بۆتە نەریتێکی باو ئەبێ ئەم شتانە مەوجوداتی هەبێ و هەبێ لە ماڵە وە شتێکی جوانیشە پێم وایە و بەدیدی شیرینی و هەندێ بابەتی تریشەکە پێم وایە زیانیان هەیە سوودیان نییە. ئەم بابەتانە سوودیان هەیە بێزگەلەوەی کە شتێکی جوان و باشن بۆ ڕۆژانە بەکارهێنانی ڕۆژانە. لەگەڵ نزیکبوونەوە لە جەژن خواستی هاوڵاتیان بۆ کڕینی چەرەزات زیاد دەکات. بۆنی گەرمی چەرەزات و شیرینیە خۆشەکانی چەرەزاتی سەرگەڵوو لە ڕانیە کڕیاران بەرەو دوکانەکە ڕادەکێشێت. هەر کەسێکیش بێتە نێو دوکانەکە زەحمەتە بەدەستی بەتاڵ بچێتە دەرەوە. هەر لە کۆنەوە لە شەوچەرە لە مێوژ و چەرەس و ئەو شتانە باوە لە کوردەواری خۆماندا ئێستاش بەهۆی کۆمەڵێک زانیاری و کە بڵاو بۆ تۆ کۆمەڵێک چەرەسەکان کۆمەڵێک سوودی زۆر زۆر بە مرۆڤەکان دەبەخشن زیاتر ئەوەیە کەوای کردو خەڵک ڕۆژانە و مناسەبەکان بەکاری دێنن چەرەسەکان. ئێمەش کە زیاتر ڕومانتیەکە لەخوا بەزای بە شتەکانمان تازە و ڕۆژانە لێرە دەیان فرۆشین لەبەر چاوی کڕیارەکانمان یانی ئەفودیان برژێن و لەبەر چای خۆیان پێیان دەفرۆشین. جیاواز لە ساڵانی ڕابردوو بەهۆی سوودە تەندروستیەکەی و بەها خۆراکیەکانی هاوڵاتیان لە ئێستادا بۆ جەژن و بۆنەکان زیاتر چەرەزات دەکڕن و گرنگی زیاتریش بە خواردنی دەدەن. خالید ئەحمەد کورسات نیوز ڕانیە. لە باسی چەرەس و شیرینی لە هەرێمی کوردستانەوە باسێکی لوقم و شیرینی تورکیا دەکەین کە خواستێکی زۆری لەسەرەوە ناوبانگێکی باشی هەیە و هەناردەیەکی باشیشی بۆ وڵاتە هەبووە. بە جۆرێکە هەناردەی لوقمی تورکی کە تا ڕادەیەک وەکو لوقمێکی با بڵێن کللتوری ئەو وڵاتە تەماشا دەکرێت کە هەناردەیەکی باشی هەیە و خواستێکی گەورەشی لەسرە بەم جۆرە بووە. لە 5 ساڵدا بە بەهای 150 ملیۆن و 400 هزار دۆلار ئەم لوقمەی کە ڕسمی لە پشتم تێکستەوەیە کە لوقمی تورکیا هەناردەی وڵاتانی دەرەوە کراوە. لە بەرامبەردا و شیرینی لوقمەی کە هاوشێوەی ئەمەی و هاوردەی تورکیا کراوە تەنها بەهای 189,948 دۆلار بوو. واتە زیادەیەکی زۆری هەناردەی لوقم و شیرینی هەیە تورکیا کە 150 ملیۆن و 200 هزار دۆلار زیادەی بازرگانی هەناردەکردنی ئەم لوقمەی هەبووە کە لە تورکیا و لە دەرەوەی تورکیاش لوقم و شیرینیەکی بەناوبانگار. تورکیا خۆی بۆ زۆر شیرینی و بە تایبەت باکووری کوردستانیش بۆ زۆر شیرینی پاقلاوە و بابەتی دیکە ناوبانگێکی باشی هەیە.
سەبارەت بە فرۆشتن لە ساڵەکاندا باسی 5 ساڵمان کرد لە ساڵی 2021 بە بەهای 26 میلیۆن دلار بووە لە ساڵی 2022 28 میلیۆن دلار بووە زیاتر لە 28 میلیۆن دلار 23 زیاتر لە 29 میلیۆن دلار بووە لە ساڵی 2024 زیاتر لە 32 میلیۆن دلار هەناردەی لقمی هەبووە لە ساڵ 2025 لەو 5 ساڵدا زۆرترین هەناردەی هەبووە کە زیاتر بۆ لە 33 میلیۆن دلار کە هەناردەیەکی باشی لقم بوو ئەگەر تەماشای ئەم چارچە بکەین نەبینین بە بەردەوامی هەناردەی لقمی تورکی و شیرینی تورکی بۆ وڵاتانی دەرەوە زیادی کردووە سەبارەت بە هاوردەکاران لەو 5 ساڵەدا ئەمریکا گەورەترین هاوردەکار بوو ئەم شیرینیەوەی کە زۆر ئەم وڵاتانە خواستیان لەسەر زیاتر بۆ بۆنەکان واروەها بۆ جەژنەکان لەگەڵ وەکو هەدێش وەکو دیاریش دەدرێت بە دۆست و ڕەفیق و کەسەکان ئەمە یەکێکە لەوەی کە خواستی لە وڵاتانە لەسرە لە ئەمریکا بە بەهای 27 میلیۆن و 900 هزار دلار لقمی تورکی هاوردەکراوە ئەڵمانیا ڕیزبەندی دووەمی گرتووە کە بە بەهای 19 میلیۆن و 700 هزار دلار نقڵی تورکی هاوردە کردووە بەریتانیا لە ڕیزبەندی سێمدا دێت کە بە بەهای 19 میلیۆن و 100 هزار دلار لەو 5 ساڵدان لقمی تورکی هاوردە کردووە ئەڵبەتە هەرێمی کوردستان و عێراقیش بەدەرنین لە لیستەکە ئەوانیش هاوردەیەکی باشی نقڵ و لقم و شیرینی تورکیان گرتووە بۆ ئەوەی زانیاری زیاتر لەسەر بازاڕی شیرینی بەتایبەت لە مۆرزەدا وەربگرین دەچینە ئەستەمبول فەرادێشار پامنێری کورساتنی زۆر دەگرین فەراد سڵاوت لێبێت پێمان بڵێ بازاڕی لقم و شیرینی لە ئەستەمبول و لە تورکیا ئێستا چۆنە لە مۆرزەدا خواست چۆنە لەسەری بەێ پشتیوان تەژی ji xwe serêda amaje pê kir lê li Tirkiyeyê gelek kes yanê Tirkiye em dikarin ya bêjin her yek yani yek kesek salê nêzîkî 40 kîlo şêrînayî dixwe em dikarin ya bêjin ew jî yani çiqasî doktor û pispor bangî bikin bêjin ku şêrînayî zêde naxwin ji bo tenduristî nebaşe jî li dîsa jî pêşiya xwarina şêrînayî nayê girtin xelk dizane ku wê şêrînayî wana nexweş bixe jî dîsa jî şêrînahî dev ji şêrînahî bernadin ya şêrînahî herî zêde tê xwarin jî rojên cejnê ye li gorî agahiyên hatine parvekirin ku Tirkiye li Tirkiyeyê her sal mesela rojên cejnê da xwarina şêrînahî sedî sî û sedî çil zêde dibe ew jî yani salane xelkên ku Tirkiyeyê salane 200 ton derdora 200 tonî şêrînahî li Tirkiyeyê da tê xwarin û tên firotan li Tirkiyeyê her wiha ew tenên alî şêrînahî da na dema êdî cejn hatiye çend roj pêşiya me cejne wê xelk êdî hatine Eminönê ciyê ku Stenbolê her zêde şêrînahî tê firotin û kirin jî Eminönü'ye êdî xelkên ku li vê derê dijîn amadekarîna şêrînahî dikin û lixum û qedayîf û beqleve dikirin û bo ku dema cejnê da xelk diçine malên hevde diçine bo cejnê diçine malên hevde wê derê da wan şêrînahiyan diyarî an jî dîne ser sifrê bi keleka çayê vedixwin û dixwin ew jî çandeka Tirkiyeyê ya herî bi giştiye ji ber wê jî roja yani cejna Remezanê baweyekî din dibêjin ku cejna şêrînahî ji ber ku zêdetir şêrînahî di vê cejnê da tê xwarin û tê kirîn û zarok jî dema diçin deriyên ji bo cejnê deriyan dixin wê çaxê jî dîsa şêrînahî didine zarokan û şêrînahiyan peqle û qedefiyan didine zarokan bo wê jî ji bo zarokan jî dibêjin ku cejna şêrînahî û zarok jî rojên cejnê da diçin û bo şêrînahî top bikin kom bikin û bi hevalên xwe re diçin digerin bo ya lê em dikarin ya bêjin di derdor yani Tirkiye ew alî şêrînahî da gelekî îhraç dike yani şêrînahî gelekî îhraç dike her sal di derdora 200 milyar lîreyî şêrînahî ji dervayî yani îhracî derva dike ya yekemîn Iraqê ya duyemîn Amerîkayê ya sêyemîn jî Almanya'ya Almanya'yan dikarin bêjin ji ber ku Tirkiye zêdetir îhracî van welatan dike ku bo ew belê بەڵێ فەراد یەشار سوپاس بۆ زانیاریەکانت دیمەنی پشتەوەی فەراد یەشاریش دیارە کە شوهەوایەکی خۆشی ئەستەمبول دەچینە لای بەهای دراوەکان با بە خێرایی پێتان بڵێم کە زێڕ و زی و تا ڕادەیەک جێگرن
جێگیرن لە شوێنی خۆیان لە سەر 80 دلارەوە زی و یاری دەکا لە سەروی 5,000 دلارەوە زێر یاری دەکا و ئەم ڕۆژ تا ڕادەیەک دلار بەرامبەر بە دینار لە هەرێمی کوردستان و عێراق بەرز بووە 100 دلار لە دەوروبەری 155,000 دینار بەرز و نزم دەکات ئەوەی کە سەری لە بازار تێکداوە نرخی نەوتە کە بە بەردەوامی ڕوو لە بەرزبوونەوە دیارە مەترسیەکانی سەرگەروی هورمز هەروەک خۆیان ماون مەترسیەکانی سەربازاری وزەوەک خۆیان ماون مەترسیەکانی زیادبوونی ئەم نرخی نەوتەش مەترسی گەورن بە جۆرێک کە دەکرێت زنجیرەکانی دابینکردنیش بۆ جیهان گرفتیان بۆ دروزێ بۆیە چاوەڕێی بەرزبوونەوەی نرخ دەکرێت لە بۆ هەموو پێداویستەکان لە ئاسی جیهاندا بە تایبەت پێداویستە پیشە سازەکان کە پێویستیان بە وزێ سەرچاوی تاکو ئێستاژ یەکێک لە سەرچاو گەورەکانی دابینکردنی وزەش نەوتی خاوە کە لەوە سوتەمەنیان بۆ بەرهەم دێت نەوتی برێنت یەک بەرمیلی بە 102 دلارە لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە کە ڕێژەیەکی گەورە بەرز بۆ تۆ جارێکی دیکە لە سەروی 100 دلارەوە یاری دەکات ڕۆژاوی تەکساس کە نەوتی ئەمریکیە بە 95 دلارە غازی سروشتی 1 ملیۆنیەکەی گەرمۆکەی بە 3 دلار و 8 سنتە ئەم نرخانە کە هیچ ئاماژەیەک نین بۆ ئەوەی بهێننە خوارەوە ئەوەی کە دەیهێنێتە خوارەوە ئەوەیە کە ڕاوەستانی جەنگ سەلامەتی گەروی هورمز بۆ بابەتی هاتوچۆی کەشتەکان کە لە ئێستادا ترامپ لە هەوڵی دروستکردنی و پەیمانێتیەکە بۆ پاراستنی گەروی هورمز تاوەکو ئێستا دەرەنجامی نەبووە یەکێکی دیکە لە هۆکاری ئەوەی کە ئەمڕۆ تا ڕادەیەک نرخی نەوت جەمپێکی کردەوە بوو کە سەرۆکی پەرلەمانی ئێران باسی لەوە کرد کە لە هەنگاوەکانی داهاتووی ئەم جەنگەدا بە ئەگەری زۆرەوە لە ڕۆژهڵاتی ناوڕاست تەواوی بەرژەوەندێ وزەی و نەوتەکان بە ئامانج دەگرن کە ئەمەش گرفتی گەورە بۆ بازاری وزە هێندەی تر دروست دەکات گرنگترین هەواڵ و بابەتە ئابوووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ